من طعن لە دینی کەس نادەم بەڵام پێم وایە هەر کەسێک بە وردی تەماشای ئەو شیعرە بکە دەزانێت کە بە کەڵکی ئەوە نایە سوورەتی نیشتیمانی لەنێو ئەو هەموو دین و مەزهەبەی کە لە کوردستانە هەیە تەنها ئیسلامیەکانی کوردستان قسان لەسەر ئەو سروودە هەیە زۆر خۆمامە بەشرا بزانین لە خەڵکی کوردستان بەڵام بۆ سەبرمان گرتووە شەڕمان پێ فرۆشراوە جێسەڵمان پێکراوە لە زۆر حەق و مافی خۆمان بێ بەش کراوی سێ لایەنی ئیسلامی هەن دوو لایەن کۆمەڵی ئیسلامی و گروپی ئیسلامی کە ئێمە لە ئۆپۆزیسیۆن بووین گوتی هەرەوەندە گوتمنا لایەنێکی دیکەشێ لە ئێمە بچووکترە بە حەزم ئەوش لەگەڵ لە حکومەتدا بەشدار بەگەڵ دەسەڵات بوو تا چۆن کۆمەڵی ئیسلامی ئامادەیە ئەگەر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانیان لایەنەکانی تریش ڕێک بکەوێت بێ بزودنەوەی گۆڕانی گوت ئیسلامی بەشداری لە حکومەت چەند تەعنە و ڕەخنەمان کرد لە ئەنجامی هەڵبژارنەکان دوایی نەک هەر کۆمیسیۆن زۆر جار دادگا مستەیەسە خوشتێکی ئاشکرایە. چاوپێکەوتن لەگەڵ عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان شەوی یەکشەممە کاتژمێر 9:05 لە NRTO پێشکەشتان دەکرێت.